دوای تێپەڕبوونی مانگێکی پڕ لە پێکدادانی سەربازی، ئێستا هاوکێشەی ململانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چووەتە قۆناغێکی یەکجار مەترسیدار. ئەویش قۆناغی تێکشکاندنی ژێرخانە مەدەنی و خزمەتگوزاریەکانە. ئەم گۆڕانکاریە زنجیرەیە دوایەوە دێت کە هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە بری پێکانی ئامانجە سەربازیەکان ڕوویان کردە وێرانکردنی پردە استراتیژیەکانی ئێران کە دیارترینیان پردێک بوو لە کەرەج بە درێژی 25 کیلۆمەتر. ئەم هەنگاوە لە دیدی چاودێراندا وەک ئیفلاسی سەربازی واشنتۆن و تەل ئەبیب دەبینرێت کە نەتوانراوە لە ڕێگەی لێدان لە پێگە سەربازیەکانەوە ئامانجەکانیان بەدی بهێنن. تاران لە وەڵامی تێکشکاندنی ژێرخانەکانیدا بڕیاری داوە هەنگاوی هاوشێوە پەیڕەو بکات و وڵاتانی کەنداویش کەوتونەتە ناو جەرگەی ئاگرەکەوە. مەترسی هەرە گەورەیش لەسەر شانشینی بەحرینە، قۆناغێک کە ڕەنگە ئێران خوازیاری بێت و تێیدا بتوانێت یاریەکی بەهێزتر بکات. ئێران دەتوانێت بە بچڕانی پەیوەندی وشکانی ئەو وڵاتە لەگەڵ سعودیە لە ڕێگەی لەناوبردنی پردی مەلیک فەهد جارێکی دیکە هەژمونی دەریایی خۆی بەسەر ئەو دوورگەیەدا بسەپێنێت و دۆخی سیاسی ناوچەکە بۆ پێش ساڵی 1970 بگەڕێنێتەوە. ئەمە تەنیا گریمانە نییە، بەڵکو استراتیژیەتێکی ئێرانیە بۆ گەڕانەوەی ناوچە دابڕاوەکان بۆ ژێرچەتری هەژمونی تاران. ڕاستیەتاڵەکە ئەوەیە کە ئەمریکا لەم مانگەدا تەنیا وەک بازرگانێکی چاوچنۆک دەردەکەوێت. ئەو بە بیانووی پاراستنی وڵاتانی کەندا و بودجە و سامانی ئەو وڵاتانە بۆ لای خۆی ڕادەکێشێت. بەڵام لە کاتی پێویستدا نیشانیدا کە قەڵغانە ئەمنیەکەی تەنیا وەهمێکە. بۆیە کەنداویەکان پەنایان بۆ هەمان ئەو ڕێکخراوانە بردووە کە لە ڕاگررتنی کۆمەڵکوژیەکانی جەنگی سەرکەرتی غەزە دەستەوەستان بوون. پرۆژە بوریەزە بەلاحەکانی ئیمارات، سعودیە، قەتەر و کوێیت کە سەروەری سیاسی و سەربازی خۆیان لە پێناودا قوربانی کردووە، ئێستا لە ژێر ڕەحمی موشەکەکانی ئێراندایە و سیستمە بەرگریەکانی ئەمریکاش کستیان هێناوە لە پاراستنیان. ئەم پەرەسەندنانە بەشێکن لەو نەخشە گەورەی کە قەوارەی زایۆنی دەمێکە کاری بۆ دەکات. ئەویش پەلکێشکردنی تەواوی وڵاتانی ناوچەکە بۆ ناو جەنگێکی ناوخۆیی و گشتگیر. ئامانجی کۆتایی ئەوەیە کە هیچ هێز و کیانێکی ئیسلامی لە ناوچەکەدا بە سەلامەتی نەمێنێتەوە. ئەوەی ئێستا ڕوو دەدات هەوڵێکی مەترسیدارە بۆ لە ناوبردننی توانە سیاسی و داراییەکانی گەلانی موسڵمان. ئیسرائیل هەوڵی چڕکردنەوەی جەنگ بۆ سەر ئێران و کردنە ئامانجی هەموو ژێرخانێکی ئابووری و وزەی ئەو وڵاتە دەدات. لە بەرامبەردا خوازیاریشە تاران ژێرخانی وڵاتانی کەندا و بکاتە خۆڵەمێش. تاوەکو خۆی وەک تاقە هێزی باڵا دەست لەسەر وێرانیەکانی وڵاتانی دراوسێ بمێنێتەوە.